باز لە شێوازەکانی خۆگونجاندن ئەەکەین لە شوێنی کاردا. ڕەنگە زۆر بەمان کارێکی تایبەت بە خۆمان هەبێت و سەرەتا کە ئەچیتە شوێنی کارەکە بۆ تۆ نامۆیە ئەو شوێنە. ڕەنگە کۆمەڵێک لە پرەنسیپ و کۆمەڵێک لە بابەت هەبێت کە پێویستەکە تۆ پەیوەست بی پێوەی لە شوێنی کارەکەدا لە سەرەتایە بتوانی کە گونجاندنێک لەگەڵ خۆتا لەگەڵ ئەو پرەنسیپانە بکەیت. بەڵام دواتر ڕەنگە کە چیتە شوێنی کارەکەەوە هەندێک جار گۆڕانکاری بەسەر ئەمانە شابێ. ڕەنگە کارەکە بەلای تۆ سەرەتا ئاسان بووبێ بەڵام داواکاری زیاتر بێ، خواستی زیاتریان هەبێ. ئێمە ئەمڕۆ گفتوگۆ لەسەر ئەوەکەین کە چۆنی نەرمی بنوێنین لەم کاتانەیە، چۆن کاتێکە گۆڕانکاری بەسەر کارەکەمانایەت ڕەنگە هەنێک بابەتی تر زیاد بکە، هەنێک خاڵی تر زیاد بکە بێتە پێشەوە بڵێ پێویستەکە تۆ ئەم لایەنەی کارەکەش بکەیت چۆنی ئێمە خۆمان ڕابێنین لەگەڵی ئەم نەرمینواندنە لە خودی مرۆڤەکانە هەیە یاخود پێویستەکان لەگەڵ بارودۆخەکان مرۆڤەکان لە نێو خودی خۆیانە دروستی بکەن. بۆ ئەوی بەوردی لەسەر تەواوی ئەم بابەتانە گفتوگۆی چڕۆپڕ بکەین. میوانداری بەڕێز پەیوەند مەحموودمان کردووە کە بەڕێزیان پسپۆڕن لە کارگێڕی کاردا. مامۆستاگیان سڵاو لەبانی باش. سپاس بۆ ئێوە ڕۆژێکی نەتەن باش. بەخێر بێ سەرچاو. مامۆستا بە هەر سەرتا لەوە دەست پێ بکەین ئایا نەرمیلواندن بەرامبەر ئەو گۆڕانکاریانەی کە بەسەر کارەکە تایەت کە پێویست بکە وا پێویستکە خۆت بگونجێنی لە نێو خودی مرۆڤەکانە هەیە یاخود پێویستەکە لە خۆتا دروستی بکەی. ئەم بابەتە ڕەنگە خۆی لە خودی مرۆڤانە بێ بەڵام وا پێویست بکە کە دروستی بکەی. بەڵێ سەرەتا تەبعاً بابەتەکە وا باشە بچینە ناو ئیشەکەوە کە تاچێک خۆیە گونجێنێک لە ناو کارێکە کۆمەڵێک ئەساسیات و کۆمەڵێک بنچینە هەیە ئەبێ هەی بێت ئەگەر ناتوانێت خۆی بگونجێنێت. و بێمە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێستان بەڕاستی تۆزێک لەنگیە بۆ کارمەندێک بۆ کەسێک بۆ تاکێک لە ناو کارێکە خاوەن کارەکەی پێی بڵێت بۆ نمونە ئەم ئیشە ئەبێت تۆ ئێستا ئەمە بیکەی هێندە فلێکسیبڵ نەبێت نەرم نەبێت یعنی بەرامبەری یەکسەر پەرچەکردداری هەبێ بۆی کەمە زۆر جار دروستە بێت ئەم بابەتە. بەڵام لە ڕاستیە خۆی دوو جۆر پیشەمان هەیە، دوو جۆر ئەرکمان هەیە، دوو جۆر ئەرکمان هەیە کە تاک لە ناو دامەزراوەکانە یاخود لە ناو شوێنی کارەکە خۆی گرێتە ئەستۆ. یەکێک لەوانە ئەرکە بەردەوامەکان و ئەرکە دووبارە بووەکانە، واتە لە سعات هەشتی بەیانی کارڕۆ بۆ کارەکەی 2 تا 4 بۆ نمونە ئەو ئیشەکە بەپی ئەو سعاتی کاری کە بۆی دانراوە ئەمانە هەموو ڕۆژێک ئەمە تیکاراتیەوە بەردەوامە دووبارە بێتەوە. ئەمە پیانوتێ ئەرکە هەمیشەیەکان یعنی ئەو ئەرکانی کە تۆ لە سەر تا ببیکەی. ئەرکێکمان هەیە ئەوەی کە ڕووی پرسیارەکەی بەڕێستانەگرێتەوە ئەوەیە کە ئەرکە لە پڕەکان لە پڕ شتێک دروستە بێن کارمەندی ڕاست بێن خێرا ئەم ئیشە بکەی کەمە ئیشی ئەو نییە. کەسەکە تووشی پەرچەکردارە بێ لەویایە یعنی بەڕاستی کە ئەمە کاری من نییە من بۆم ئیشە نابم لێرەیە هەمیشە من با بڵێن تێبینی من یاخود بۆ نمونە تێڕوانی من بۆم ئیشە ئەوەیە کە هیچ کاتێک تاکەکان لە کاتی شەکانیان ناتوشم پەرچەکردارە نەبن چونکە خاوەن کار دوجار قوبڵی ناکات لێیان. هەڵبەتە ئەو خاوەن کارە کە ئەم کەسی وەرگرتووە بۆ نا ئەم ژینگەی کارەکەی خۆی بە پێی CV وای دابنین بە پێی CV وەریگرتووە لە سیڤەکە هاتووە کە بە کەڵکی ئەم کارەژێت بۆیە ئەم ئەرکە تازەی پێ ئامادەگی گۆڕانکاریشم هەیە و کاری تیم و کاری قورستریش لە بەڵێ زۆر جار جیابوونەوەی خاوەن کار یاخود بۆ نمونە تاکی کارکرد لە ناو دامەزراوەیەکە ئەبێتەوەی جیابوونەوە لەگەڵ خاوەن کارەکە وازی شەکەی ئێنێکا بێتەوەی ناخۆشیان زۆر جار ئەمە هۆکارێکە بەڕاستی. مامۆستا پەیوەند لە ڕووی ئیداریەوە چەندە خەڵک لە ئیداری تێگەیشتووە ینی بۆ من دەکە بچمە نێو دامەزراوەیە کار دەکەم دەبێت بزانم ئیداریات چییە بۆی لەگەڵ کارەکەما خۆم بگونجێن. زۆر باشە تەبعاً بەڕاستی کاگاری ئەم بابەتە خۆگونجاندن لە ناو کارە بەڕاستی بە سێ مەتافەر ئەڕوا بە سێ تەوەری گەورە گرنگە ئەڕوا با ئێستا ئاماژە بار سێ تەوەرەکە بین باشترە واتوانین بژڵین هەنگاوەکانی شێوازی دەستپێکردنمان یا خۆگونجاندنمان لە ناو کارێکە یەکەم جار پێش ئەوی بچیتە ناو کارێکەوە هەنگاو یەکەم ڕوئەیات دروست ئەبێ هەنگاو یەکەم ئەوەیە تاک ئەبێ لە پێشوی بچێتە ناو کارێکە خۆی ئامادە بکە خۆی مانیج بکە شتێکمانێ سێلف مانیجمنتی پێوترێ ئەبێ خودی خۆی ئیدارە بە خودی خۆی ڕابێنێ بەچی بەڕاهێنان بەشداری هەموو خولێ بکە و بڕواتە ناو کارێکە کە ڤۆڵەنتێر ئیشکا بە خۆبەخشانە لە کۆمەڵک ڕێکخرا و شتە ئیش بووی فێری مامەڵەکردن ببێ فێری خۆگونجاندن ببێ فێری ناو دنیای ئیکار ببێ
مەرج نییە هەموو کاتێک ئینسان بەڕاستی بتوانێت تەجروبەیە کۆکاتەوە ئیلا ئەبێ پاری تیابێت ئیلا بێ بە بەرامبەر مادەیەک بێ زۆر جار لە کاری ڤۆڵنتەریا ئەبیتە خاوەنی لێهاتوویەکی زۆر باش بەڕاستی کە ئەمە ئەبێتە چی دوای مار بە پارە بۆ دەشکێتەوە ینی کەسێک وەرە ژیرێ لە شوێنێکە کە بەڕاستی لێهاتووی زیاتر بێت ئەمە مهمە ئەمە سەرەتای چوونە ناو کارەکەەوە تۆ خۆت ئامادە کردووە چوی دەورە و کردووە خۆت پێگەیانوە کە ئەچیتە ناو کارێکەوە کۆمەڵک شتی تر هەیە کۆمەڵک پرانسیپی ئەوەیە کە جەنابە باسێک یەکێک لەوانە ئاشنابوونی ئەم تاکە بەچی بە پەیڕۆ پرۆگرام بە سیاسات و بە استراتیجەتی ئەم دامەزراوەیە کە ئەم دامەزراوی لەسەر چ سکێ لەسەر چ تەوەرەیەک ئیشەکە بەڕاستی و ئێمە چۆن ڕوبەڕووی ئەمانە بینەوە پێویستە ئەم تاکە لەمانە شارەزا بێەوە تێش بگەێنرێ لەگەڵیان دووهەم شێوازی هەیکەلی دامەزراوەکە چۆنە مەکانەتی تۆ جێگەی تۆ لەناو هەیکەلەکەیە چییە لەناو ئەم پەیکری دامەزراندنەیە چییە تۆ پەیوەندی و بەکێوە هەیە ئەمانە هەمووی خاڵی خۆگونجاندن بۆ تۆ ئەو ئامانجانە چین کە ئەم دامەزراوە ئێوە بەدەستی بێنە لە ئایندەیە و تۆ ئەگەر لەمسی ئەم خاڵانە بکەی تاک زۆر بەباشی ئەتوانێت خۆی بگونجێنێت ئەمە دووهەم سێهەم بابەت بەڕاستی سێهەم قۆناغ هەر بە تەنیا تاکەکە نییە سێهەم قۆناغ ئەبێت دامەزراوەکەش بێت چی بکات دامەزراوەکەش کار ئاسانی بکات بۆ ئەم تاکە بە ئاسانی بتوانێت خۆی بگونجێنێت کار ئاسانەکانی دامەزراوە چییە بۆ کار ئاسانی دامەزراوەکە بریتە لە من نمونە بە بیرمەندێکی بواری کارژێڕی ئەهێنمەوە باتەم بابەتەکە چێتە ناو دنیای کارژێڕیەوە دەڵێن ئاڵتون مایۆ بە بیرمەندێکی بواری کارژێڕیە خۆی لە ڕاستی ئەم کەسە خۆی سایکۆلۆجیستە یعنی دەروون ناسە زیاتر بەڵام هات لە ناو دنیای ئیدارەیە کۆمەڵک تاقیکردنەوەی کرد پێی وتین کە کۆمەڵک شت هەیە بەڕاستی ئەبێتە هۆی ئەوەی کە وا لە کارمەند بکەین هەم کەفە ئەو خۆی بەرزکاتەوە ئەم کارمەندەوە بکەین بەرهەمی زیاتر بێ و زیاتر بتوانێت بگونجە لە ناو دنیای کارایە ژینگەی کارەکەیە هات کۆمەڵک تاقیکردنەوەی کرد کە بەڕاستی تیۆرەکەی پێوترێت قوتابخانەی پەیوەندی مرۆیەکان واتە تیۆرەکەی لەسەر ئەوە بوو کە چەند ژینگەکە پێویست بێ بۆ نمونە دوو ئەوەندە زیاتر پێویستە ئەم تاکە بواری علاقاتی ئینسانی واتە بە پەیوەندی کۆمەڵاتیەکان و بوارە دەرونیەکانی بۆ فراهم بکرێ کۆمەڵک تاقیکردنەوەی کرد نامێت کاتی پێوە بکوژم تاقیکردنەوەکانی باسکەین لێرە لەسەر چی لە ناو دنیای کارەکە لەسەر کارگەیە کردی اینجا ئەمە وامان لێ ئەکا دەستەبەرکردنی لایەنە پەیوەندیدارەکان بەلایانی کۆمەڵاتی کەسەکە وەزایدەن دەستەبەرکردنی ئەو بابەتانەی یاخود ئەو فاکتەرانی کە ئەبنە هۆی ئارامی دەرونی بۆ کادر بۆ کارمەند ئەمەوا ئەکا زیاتر کارمەند خۆی بگونجێنێت کە ئەمان لەسەر بەڕاستی دامەزراوەکەیە ئەم ئیشە بکات باش مامۆستا دامەزراوەکە ڕەنگە لە کاتێکا کە تۆ کاری تیاکەی لە کۆمەڵێک کەس پێگات بێت تا چەند گرنگە کە پەیوەندیەکی باش لە نێوان کەسەکانە هەبێ بۆ ئەوەی کە ئەگەر هاتوو گۆڕانکاریەکیش بەسەر کارەکەی تۆ هات ئەگەر هاتوو لە پڕ کارێک هاتە پێشەوە شێوازی پێوتنەکەی بە بەرامبەرەکەن ئەمە تا چەند کاریگەرە لەسەر ئەوەی کە تۆ نەرمی بنوێنی یاخود یەکسەر قایمی بۆی کە بڵێ مشکلە نییە ماگەر کاری منیش نەبێ ئەتوانم بکە جێبەجێ طبعاً ئەم بابەتە هەر با بچینە ناو ئەوەی با بڵێن ئاڵتون مایۆ کە هات ئەم ئیشەی کرد یەکێک لەوانە باسی پەیوەندیەکانە کات پەیوەندی ئینسانەکان ئەڵێ ئینسان ڕۆبۆت نییە تۆ وەکو ڕۆبۆت مامەڵی لەگەڵا بکەی لە ناو دنیای کارە بەڵکو ئەمە تەمەنسە دامەزراوەیە پرسیارکەی جەنابیشان ئاراستی دامەزراوەکەیە زیاتر ئەبێت دامەزراوەکە هەلو مەرجێک بڕەخسێنەکەم کە سەر ڕۆبۆت نییە بەڵکو مامەڵەیەکی مرۆیانی ئەبێ لەگەڵا بکەم لە ناو دنیای کارە هەر بە وەرگرتنی با بڵێن ئەو شایستەدارانی کە هەیەی لە ناو دنیای کارەکەی خۆیان و ڕێزگرتنی وەکو ئینسانێک بە هەر لە هاندانی بۆ بەرەو پێچوونی و زۆر جا تاکمان هەیە جامد بۆ لە شوێنەکە بە سیاسەتی بەڕێوەبردننی شوێنەکە هێندە سیاسەتیشی بەقوتە بۆ نزیکبوونەوەی ئیدارەکە واتە بەڕێوەبردنەکە و کۆی ستافی ئیداری لەکوێ لە کارمەندەکانی بواری ئیشکردن لە ناو دامەزراوەکە هێندە بە قوت ئەم عیلاقاتە ئەو کارمەندە هەست بە زۆر نەرمیەکە لە ئیشە بۆیە هەرچێکە پێڵم بی کە ئەیکا ناڵە نە و لە بەرامبەر یا مکافەیەک هەیە لە بەرامبەر پاداشت هەیە چونکە هەموو ئەجرێک بەڕاستی پاداشتێکی هەیە ئەبێ هەموو جهودێک ئەجرێکی هەیە پاداشتێکی هەیە باشە زۆر جار کار لۆ دەبێت لەسەر کارمەندێک خۆت باست کرد بەڵام ئەم لە سەرتاوە لە سیڤەکە باسی کردەوە گوتمان بڵێت ئامادەی هەموو گۆڕانکاریەکەم بەڵام زۆر جار لەگەڵ ئیدارەی دامەزراوەکەیە تۆ کارەکان زیاد دەکەیت کە کارت زیاد کرد تا چەند کللتوری ناگرینگە ئێمە بیزانین کاتێک لە دەمەزراوەکدا کار دەکەین نایزانین بڵین ستۆپ
پێمان ناکرێ بڵێ ناتوانین مافی ئەوەی هەیە کارمەند یعنی پێت وایە دامەزراوەکە و زمینی نەرخساندووە کە کارمەند بڵێن نا طبعا خۆتان باشە زانن لە ڕەنگە لە دنیای ئێمەیە وشەی نا بەرامبەر خاوەن کارێک کە بۆ نمونە سەرمایەدارەکەیە پارەکە لای ئەوە فکری ئیشەکە لای ئەوە زۆر جار کارمەندێک بەرامبەری بڵێ نا قورسە لە دنیای کارا بەڕاستی خۆ ئەگەر ئەو خەتەمان هەبێ ینی خاوەن کارەکانمان ئەم هێڵە دروستکەن بەڕاستی ئەم پەیوەندیە دروستکەن با کارمەندێک بڵێ نا بەڵام ناکەی بەڕاستی ماناو مەغزای خۆی هەبێت و مبارراتی هەبێ بۆ ئیشەکە کە بڵێ ئەمە ناکە بەڵام باشتر وایە بەڕاستی یعنی خۆ ئامادەکردنی کادر پێشی بچێت ناو دنیای کارەوە بەڕاستی زۆر گرنگە ڕاهێنانی لەسەر کۆمەڵێک بوار زۆربەی زۆری ناکانی بۆ کەمەکاتەوە و ئەمە خاڵێکی ترمان هەیە ئەگەر هاتوو ئەم ئیشە کە ئەیدین بەسەر بۆ نمونە ئیشەکە دێ بەسەر جەناب تاکەیشی تۆ نییە نەت کردووە پێشتر ینی باخەتێک بدۆزینەوە کە بڵێ لە بەرەوەی ئیشی تۆ نیە چونکە ئەگەر ئیشەکە بکە ڕەنگە ئیشەکە هەڵەیەکی تیا دروست بێ دوایی بەزەرەر ئەشکێتەوە گۆڕانکاری باشە ئەمە ئەکرێ چارەسەر بکرێ زۆر بەسیط چارەسەرەکەەوە ئاسانە چارەسەرکردنەکەی هەڵ ئەستین پێش ئەوەی ئێمە کارێکی تازە دروستکەین و یاخود لەگەڵ دروستکردنی کارە تازەکە یین بە ڕاهێنان بۆ کارمەندەکانی خۆمان هەرم کارمەندانی خۆمان بەکارین و ڕاهێنانیان لەسەر ئەم خەتە تازەیە کە ئیشی لەسەرەکەین لەسەر ئەم هێڵە نوێیە کە هێناومانەتە ناو لەسەر دنیا بەرهەمێنان فەرەزەن وای دابنی بۆ نمونە جیهازێک گەێنی من نازانیش پێ بکەم لەناو دامەزراوەیەکە بەس ئەگەر خاوەنکان هەستێت بەکردنەوەی دەورەیەک بۆ من لەسەر خودی جیهازەکە ئەو کاتە من وشەی نام نابێ بەرامبەری چ کاتێک تووشی بێزاربوو نەبین لە کاردا کاتێکم لۆدانی کە باسێکی لەسەر زیاد بکە و ینی بیرۆکی ئەوە چەند گرنگە کە ئێمە بتوانین شوێنی کار بگۆڕین یعنی هەلێنەوە دامەزراوەیەک شوێنەکە بگۆڕین ژینگەکە بگۆڕین چەند لە دووسێ حاڵەتە بەڕاستی کادر بێزارە بێت بێزار ئەبێ یەکیشیان لەوانە پێوتێ ستێت جۆب باش ئەگەر هاتوو کۆمەڵێک ئیشمان دابوو بە سەریا زیاد لە تاقی خۆی تااقەت پڕووکێن بوو کورتێڵە تااقەت پڕووکێن زیاتر لەمە و ئەژبینین لەولاوە چەند کارمەندێکەیە بەتاڵەن و ئیشی شیوان لە بەردەستانیە مە دووش دروستەکە لێرە شتێکمانی نایەکسانی کار عدالەی تەنزیمیتیانە واتە نائەدالەتی لە ڕێکخستنە ئەم هەموو ئیشە بۆ لەسەر ئەستۆی من بێ بەڵام دوو ئیشێک لەسەر ئەستۆی کەسێکی تربێکە ئەتوانین بێ بڵێن بەتاڵە بەڕاستی بۆ تاڵێ مقەنەعی پێوتێ لە بەدیوە ئابوورەکەیە واتە کەسێک ئیشی 5 کەسەکە ئیشی 2 کەسەکە ئیشی 3 کەسەکە لە شوێنێکە ئەمانە وا لە کادرەکە زۆر جار تووشی مەلە لەبێ لە ئیشا تووشی حاڵەتێکی فشارێکی دەرونی ئەبێ کە تۆ وەکو ڕۆبۆت حسابە بۆ کردو لایەنە ئینسانەکەی لێک نەداوەتەوە وەکو مرۆڤێک مامەڵە و لەگەڵان نەکردووە ئەمە وا ئەکا زۆر جار ئەم کەسە ئینحراف ڕاتە دەرەوەی تەوەری ئیشەکە ئەمە زۆر جار بە واسێنانی لە کارەکەی بەڕاستی کۆتاییەکە ئەمە بەداخەوە شتێکی ناخۆشە خراپیشە بۆ خاوەن کار بیڵین کەسێک کە کارمەندێکی بەتوانایە لە ژێر فشارە بڕاتە دەرەوەی ئیشەکە لەبەرەوەی ئێمە دروستمان کردووە پارەمان تیا سەرف کردووە تراینیمان پێ کردووە ڕامان هێناوە یعنی ماوەیەکی زۆرە لەگەڵمانە ئیشەکە فێر بۆ لەگەڵمانە ئاراستەی ئامانجەکانی گرتووە ئێمە کادرێکمان دروست کرد بە کوردیەکەی ئەیخێنەوە بازاری کار بۆ شەریکەیەکی تر بە ئامادەکراوی ئەمە خراپە بێ خاوەن کارەکەی لەمە بێت باشە ماوەستا ینی هەنێجار ڕەنگە وەکو ئەوی باسە کرد لۆدێکی زۆر لەسەر کارمەندەکە دروست ببێ ڕەنگە ئەو کارانی کە ئەدرێ بۆ کارمەندە لە توانای ئەوانە بێ لە هەموو کاتێکە بەردەوام پێویستە کارمەند بیر لە خۆ گونجاندن بکاتەوە یاخود پێویستەکە هەنێجاریش بڵێ واز ئێنم لەم کارە یاخود کارەکەم ئەگۆڕم یعنی خۆ گونجاندنی بەردەوام کاریگەری لەسەر کارەکەی دروست ناکە کە دوجار کارێکی باش پێشکەش نەکە خۆی ئەوە وایە ئەی مەسلەی دراسەکەی با بڵین دراسە توێرەکە ئاڵتونمایە ئەمە بوو وتی بۆ ئێمە بین باشترین گونجاندن دروست بکەین لەگەڵ بیئەی کارەکە و کارمەندەکە و بۆ ئەوەی ئاستی بەرەمێنانی بەرز بێتەوە پێویستە بین چی بکەین ئەو توێری دانەکە ناوی چی بوو با بڵین قوتابخانەی پەیوەندی مرۆیەکان یعنی ئەوەی پەیوەندی بە ئینسانەوە لێکدانەوەکانی ئینسانانە بوو ئێمە بای ئەوە بە ئینسانانە بین لە بواری کارە و چ کاتێک کارمەند زۆر بە ئاسانیە چێتە دەرەوە ئەگەر هاتوو لە دەرەوە هەلی کاری باشتر هەبوو و بە تایبەتی لەم ڕۆژ هەلی کارەمان نییە بەم شکڵا باشتر بێت زۆر جاریش هەیە ئەبینین کادرەکە کادرێکی بەتوانای هەلێکی باشتر هەیە ئەڕواتە دەرەوە زەختیشی لەسەر داننی ئەڕوا بووە لەبەرەوەی تموحێکەکەیش حەقی خۆیەتی بەڵام هەمیشە تۆ ئەگەر هاتوو گونجاندنێکی تەواو هەبوو لەگەڵ پسپۆرەکەی کەسەکەیە
و لەگەڵ شێوازی کارەکەی لەگەڵ ژینگەی کارەکەی و شێوازی ئیدارەدانی ئەم کەسانە کە ئەم بابەتە ئەچێتە ناو ئیداری یاخود کارژێڕی سەرچاو مرۆیەکان لەناو دامەزراوەکەیە بەڕاستی زیاتر کادر بەر ئیشەکەی خۆیەوە ئەتوانم بڵم مەڵاسە بێ یاخود زیاتر لەگەڵ ئیشەکەی خۆیان نەرمە بێ هەندێک کاریشی بێ بەسەرا ئەتوانی بیکەی بۆ لەو لاوە تۆ تەژێعەکەیت بە سپازنامەیەک بێت تەژێعەکەی بە زمانێکی شیرین بێت تەژێعەکەیت کە ئەم دیوەی باسی یەکەم کە ئەڵەم زمانێکی شیرین یعنی بەڕاستی ئەمە دیوە هونەرەکەی بەڕێوەبردنە یعنی زۆر جار سەرێکی کەسێک ناوی محەممەد نییە ناوی حەمە نییە مدیرەکەیە بەلا یا بەشانیان بەیانەیە حەمەجان بەیانی باژە حەمەجان چۆنی ئەم بابەتە وای لێ ئەکات دراست کراوە ئەڵێ ئەو ڕۆژە ئەو کوڕەیە ئەو کچەکە بە زمانێکی شیرین مدیرەکەی پێی وتووە بەیانی و باش ئەڵەو ڕۆژین تاجی بەرز بۆتەوە واتە فلێکسبڵ بووە نەرمتر بووە لە ئیشە ینی لەو ڕەنگە بتوانین کاری زیاتریش لەو حاڵەتە بین بەسەریا قبوڵی بکات مامۆستا پێویستیان پرسیاری من لە هەندێک لە فیلمەکاندا ئەیبینین کارمەندێک بۆکسێک و کارتۆنێکی لەگەڵ خۆی پێکاتەکە چێتنی بەتابەتی بۆ ئیشانی کە ئیشی ئۆفیسی بۆکسێکی لەگەڵ خۆی پێوێنێکی خێزانەکەی تێن دەنۆت بووکە گوڵدانێکی جوانە ئەوەی شتێکی یادگاری لەگەڵ بەرداخێکی چابێ کوپێکی چابێ شتێکی لێ بابەتی پێایە جا من بۆ یان پرسیاراکەم باسمان چەندی تەوەرتیرمانە بۆ لەسەر ژینگەی کار لە شوێنی کاردا پرسیارەکەی من لێرەیە کە پەیوەندیدارە بەم تەوەرەمان و شێوازی خۆگونجاندن لەگەڵ شوێنی کاردا چەند دامەزراوەکانی ئێمە ئەو تێگەیشتنیانەیە کە کارمەندێک ئارەزوومەندانە ئەگەویستی شوێنی کارەکەی خۆی بڕازێنێتەوە ئەنجام بەڵێ طبعاً ئەمە بە دیراسە دەبێت ئەبێن ببین دیراستە بکەین تا بزانین بیئەی کاریە ژینگەی کاری ئێمە لە دامەزراوەکانە تا چەند قبوڵی ئەوە ئەکەن بۆ کارمەندەکانیان ئەمە بێت داتایەکمان بەردەسابێت بەڵام بەڕاستی ئەگەر لە منە پرسی زۆر تەبیعیە زۆر شتێکی نۆرماڵە ئەگەر کەسێک دڵی بە شتێک خۆش بێ ڕسمێکە شتێکە بێنتە جێگەی کارەکەی ڕەنگە بە گوڵێک دڵی خۆش بێ فەرزن وەکو ئەم ستودیۆی جەنابتان کە بە ژینگەی کارەکەتان بۆ خۆتان زۆر خۆش کردو و چواردەوتان سەوزایی و بۆ نمونە دانانی پیانۆیەک لەوێ خۆشە بەس بەڕاستی ڕەنگە شوێنەکە دوا بێت نەتوانانی تیڤەکی لێدا بنیت ینی تیڤەکە لە ئاستی بەرەمێنانە کەمە کاتەوە بە تایبەتی ڕانی شەکە ورد بێ تۆ کارمەندەکە چاوی لەسەر تیڤەکە بێ لەسەر کارەکەی خۆی لەوانەی ئەمان ڕێگە پێ نەدراو بێت واتە هەر شتێک گۆڕانکاری بەسەر سیاسەتی کارکردن و بەسەر ئاستی بەرەمێنانی تاکەکەیە بێنێ نەشیاوە لە شوێنەکەی خۆیان دای بنێت بە دیوی خراپە بەڵام ئەگەر بۆ بەرزکردنی ئاستی بەرهەم بێت زۆر تەبیعیە و زۆر ئاسایی ڕاستە دەستەکانە خۆش مامۆستای گیان سپاس بۆ ئەوەی کە لەگەڵمان بوویت